بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين يا أرحم الراحمين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. جارێکتر لە بەرنامەی بەربانگ لە کەناڵی ئاسمانی پەیام لە 16هەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزە لە خزمەتی بەڕێز و خۆشەویستان. ئەو ڕزقەی کە ئێواران بۆ مناڵەکانتی دانی، ئەو پارەی کە ئەیبەیتە ماڵەوە و ئەی بەخشید بە سەر مناڵەکان تا بەخشیەکەیت، مەسرەفی ماڵەوەی پێەکەی. چەند گرنگە پیاوان زۆر وریای حەڵاڵخۆری و پارەی حەڵاڵ بن. بانگەوازێکی قورئانیە کە بۆ هەموو چینەکانە. پێمان ئەڵێ خواردنی حەڵاڵ ئەم نیدایە بۆ پێغەمبەرانە، بۆ ئیماندارانە، بۆ هەموو خەڵکی بەگشتی. کەواتە قەزیەکە زۆر زۆر گەورەیە. کێشەی هەر گەورەی ئێستای ئێمە لەم وڵاتەیە کێشەی حەڵاڵ و حرامە. لە تاکەوە بیگرە تا سەرۆک و تا گەورەکان، تا دەسەڵاتدارەکان، تا سەرۆکی خێزانەکان، تا سەرۆکی دائیرەیەک. هەموو شتێک، هەموو کێشەکانمان پەیوەستە بە حەڵاڵ و حرام. بەوەی کە داهات و ئەو پارەی کە دەستەکەوێت چۆن پەیدایەکەی، چۆن سەرفیەکەی، لەکوێیە سەرفیەکەی. لەبەرەوە ڕەنگە لەم قەزیە گەورەتر ئێستا لەم وڵات و لەم ناوچانەی ئێمەیان نەبێت. هەر قەزەیەکی عالەمیشە. زۆربەی هەرە زۆری حکومەتەکان وەختی ئیفلاسەکەن کە گەندەڵیەکی زۆر و بێشومار ڕوو لە دەسەڵاتی ئەو وڵاتە و ڕوو لە خەڵکە پایدار و بەدەسەڵاتەکەی ئەو وڵاتە ئاکات. لەبەرەوە کێشەی یەکێک لە پێغەمبەران لەگەڵ ئوممەتەکەیە، لەگەڵ میلەتەکەیە، حەزرەتی شوعەیب، مەسەلەی کەیل و کێشانە و پێوانەیە، مەسەلەی حەڵاڵ و حرامە. ئێستا پەیامی ئەو پێغەمبەرە بۆ ئەم زەمەنەی ئێمە زۆر زۆر گرنگە. ئەو کێشەی کە ئەو چۆن چارەسەری کرد بۆ ئێمە زۆر گرنگە، بۆیە لە قورئانە باس کراوە. یا ئەیوهە الناس اتقوا الله، ئەی خەڵکینە تەقوای خواتان هەبێت. یا ئەیوهە الذین آمنوا اتقوا الله، یا ئەیوهە الرسل اتقوا الله. نەهاتۆمەیان. خۆی گەورە بانگەوازەکە ئەی خەڵکینە تەقوای خواتان هەبێ، ئەی ئیمانداران بە تەقوا بن و لە خوا بترسن. بەس پێغەمبەران تەقوای خوایان بۆ نەهاتۆ، چکە ئەوان متەقین، ئەوان پاکن، نەزیهن، مەعسوومن، گوناه ناکەن. بەڵام بۆ نان و بۆ پاروی حەڵاڵ تەنانەت ناوی پێغەمبەرانیش هاتووە، بەس بزانین بۆچی ناوی هاتووە. یا أيها الرسل كلوا من الطيبات واعملوا صالحا. أي پێغەمبەران حەڵاڵ بخۆن و طیبات وەربگرن و بیخۆن، کاری چاکەش ئەنجام بن. چونکە ئەگەر ئینسان حەڵاڵی نەخۆر ناتوانێت کاری چاکە ئەنجام بە. واتە عەمەلە باشەکان پەیوەستە بەو پارەی حەڵاڵی کە وەریەگریت، كمانوە بیت و وەریەگری. یا ئەیوهە الذین آمنوا كلوا من طیبات ما رزقناكم. ئەوە بۆ پێغەمبەران، بۆ ئیمانداران جوا هاتووە. واشکروا لله إن كنتم إياه تعبدون. ئەی مسلمانان، ئیمانداران، ئێوەش ڕزقی حەڵاڵ و شتی حەڵاڵ بخۆن و شکری خۆی گەورە بکەن. بۆ هەموو خەڵکیش دایرەیەکی واسع، بۆ خەڵکی هەمووی. یا ئەیوهە الناس كلوا مما في الأرض حلالا طيبا ولا تتبعوا خطوات الشيطان. لەم سەر ئەرزەیە بگەڕێن،
پاروی حەڵاڵ نانی حەڵاڵ ڕزقی حەڵاڵ پەیدا بکەن و شوێن هەنگاوەکانی شەیطان مەکەون بە ڕیبا پارە پەیا مەکەن بە فڕوفێڵ پێیان مەکەن خۆی گەورە ناخەڵەتێت لەبەرەوە فڕوفێڵ لە خۆی گەورە ناکرێت باشە بۆچی مخاتەبی پێغەمبەرانەکە بە حەڵاڵ خۆری خۆ ئەوان لە هەموو کەس حەڵاڵ خۆرترن بۆ ئەوەی کە دوژمنانی پێغەمبەران ئەیان نەوێ کلێنێک بدۆزنەوە و مەسەلەی پارە و ماڵ کلێنێکی گەورەیە ئەگەر لە ژیان و ماڵ و ماڵداری پێغەمبەرانە بەدی بکرێت ئێستا خەڵکی بەچی ناشری نەکرێت بەس بە گەندەڵی فلان کەس فلان مەسئول فلان دەسەڵاتدار لەسەری بڵاوەکرێتەوە وەنە پارەی خواردەوە وەنە کۆشک و نەشتی هەیە لەکوێی هێنا من ئەینە لەکە هذا چۆن هێنات لەکوێ پەیدات کرد لەبەرەوە خوای گەورە پێغەمبەرانی چۆن لە مەسەلەی عیبادەت و لە مەسەلەی شرک و لە مەسەلەی خۆپاراستن لە گوناها پاک کردوتەوە لە مەسەلەی مادە و پارەشا بە هەمان شێوە یا ئەیها الرسول كلوا من الطيبات واعملوا صالحا ئەم ڕۆشناییە زۆر جوانە بۆ ئێمە ئیمانداران ئاگادار بن لە مەسەلەی پارە و سەرەت و سامانە نەخەڵەتێن لە قەبەکردن و زوو دەوڵەمەندبوونە نەخلیسکێن لە پلە و پایە و مەنسەب وەرگرتنە بە پارە و بەدەسەڵات و بە کورسی نەخەڵەتێن لە خۆتانتان لێ بایی نەبێت مەغرور نەبن واتان لێ نێت دوێنێ و پێری هەژاری خۆتانتان بیر بچێتەوە چەند ساڵ لەمەوە پێش لە گەڕێکێکی هەژارنشی نابوون ئێستا نەزانن ناوی ئەو گەڕەکانە چییە نەزان کەی تیاژیاوە کە ئەمە کێشەی هەرە گەورەی ئێمەیە لەم وڵاتەیە بەدەست دەسەڵاتداران و مەسئولین بەگشتی لەبەرەوە خۆشەویستانم مەسەلەی حەڵاڵ و پارەی حەڵاڵ و خواردنی حەڵاڵ مەسەلەیەکی زۆر گرنگە بۆیە خوای گەورە لە سەر زمانی پێغەمبەران لە بەرامبەر خەڵکە زۆر بێمنەت بوون لیان کە فەرمویانە لا ئەسئەلوکم عەلەیهی ئەجڕا ئێمە کە ئەم پەیامادەین بە ئێوە کە باسی ئیسلام و ئیمان بۆ ئێوە ئاکەین هیچ شتێکمان لە ئێوە ناوێت هیچ پارێکمان لە ئێوە ناوێت هیچ سەرشۆڕی ئێوە نین بۆ هیچ داهات و دەستکەوت و خێر و سەدەقەیە پێمانی بکەن هیچی ئێوەمان ناوێت لا ئەسئەلوکم عەلەیهی ئەجڕا چەند جوانە کردەوەی موسڵمان ئەوەی لێ بخوێنرێتەوە ئەخلاقی بانخواز و زاناکان ئەوەی لێ بخوێنرێتەوە کە لا ئەسئەلوکم عەلەیهی ئەجڕا من هیچم لە ئێوە ناوێت وەختێ هەرچیەکتان بۆکەم لەبەر خاتی خوا بۆتانەکەم بێمنەتم لە گیرفان و دەستی ئێوە ئێمە بەمای بینەوە ئەگەر بیش دۆڕین ئالێرا دۆڕین ئالێرەیە شکستی گەورە ئاخوین چکە وەختی خەڵک بینی فەرق و جیاوازی لە نێوان دەسەڵاتدارێک و مەسئولێک و خەڵکی عامەیە زۆر زۆرە لەبەرەوە قسەکانت هەڵوێستەکانت بردۆزە و ڕاو بۆچوونەکانت ئەرزشی نابێت زۆر گرنگە ئەمە بچێتەوە شوێنی خۆی لا ئەسئەلوکم عەلەیهی ئەجڕا خۆی گەورە خیتابە بۆ پێغەمبەران ئاماژەیە بۆ پێغەمبەران بۆ ئیمانداران ئەبێ هیچ لە ژێربنەتی خەڵکان نەبن بە هیچ جۆرێک بۆ مخاتەبی ئیماندارانی شەکات چکە ئەگەر ئیمانداران حرامیان خوارد هەرچی کاریان هەیە فاسی دەبێت چکە و هەندێک ژەهری زۆر کەم بکەرە خواردنێکی زۆر زۆرەوە ئەو خواردە هەمووی پیسە بێت و تێکەچێت خۆشەویستانم دوای ناوبڕێکی کەم دێمەوە خزمەتتان فەرموون
ئەزانم ژیانی باشی مرۆڤایەتی ڕفاهیەتی خەڵک پەیوەستە بە حەڵالخۆری. ئەگەر خەڵک هەمووی حەڵالخۆر بوو ژیانی خەڵک زۆر باشە بێت. قورئان ناوێ بە حەلالەن طەیبا. بۆچی حەلالەن؟ ئەی بۆ طەیبا خۆری دووکی هەر حەڵاڵەگرێتەوە. حەلالەن ئەوەیە کە مفتیەک زانایەک مەلایەک بڵێ ئەو شتە حەڵاڵە تۆی خۆی فتوای لەسەر بە ئەوە حەلالەن لە بە فتوا سابتە بێت. ئەی طەیبا ئەوەیە کە دڵت ئۆقرە بگرێت ئیطمئینانێکی نەفسیت بۆ دروست ببێت کە ئەم شتەی وەریەگریت مشکلیتیان نیە و حەڵاڵە. یعنی تۆ لەوانەیە تۆ بچی بەلای مفتیە بەلای زانایەک بیخەڵەتێنی بە نەوعی قسە بکەی کە ئەو کەسە بخەڵەتێت نەزانێت بڵێ ئەو شتێک کە ئێڵی ڕەگەر بەو جۆرە بێ حەڵاڵە. بەڵام لە دڵی خۆتە خۆت ئەزانی حەڵاڵ نییە و حرامە. ئینسان دڵی خۆی زۆر ئاگداری زۆر شتە. خۆت دڵی لێدا بۆ شتە بەخوا ئەم شتە شتێکی تایە بە کەڵک نایەت. لەبەرەوە حرام ترسناکە. خۆی گەورە وعدیاوە بە ئاگر بۆ هەر کەسێ سوور بێ لەسەر خواردنی حرام و تەوبە نەکات ئەو حرامە نەگێڕێتەوە. ولا تأكلوا أموالكم بينكم بالباطل إلا أن تكون تجارة عن تراض منكم ولا تقتلوا أنفسكم إن الله كان بكم رحيما. ئەمە ئاەتە باسی پارەی حەڵاڵ و ماڵی حەڵاڵ ئەکات، باسی تیجارەتی حەڵاڵ ئەکات. بەس لە ئاەتەکەی فەرمووی ولا تقتلوا أنفسكم. بۆیە هەندێک لە زاناکان فەرموویانە ولا تقتلوا أنفسكم بأكل الحرام. خۆتان مەکوژن بە پارەی حرام، خۆتان تیا مەبەن بە پارەی حرام. خۆی گەورە ئەیەوێ ڕەحممان پێ بکات، بۆیە ڕێگەی حەڵاڵخۆریمان پیشانەدات. ڕەحممان پێکە بۆیە بە جوانی بۆمان ڕوو نەکاتەوە. من يفعل ذلك عدوانا وظلما. یعنی ئەگەر کەسێک تعدای لە ماڵی خەڵک کرد، ماڵی حرامی خوارد بە زوڵم فسوف نصليه نارا. ئەی چێژێت ئاگری دۆزەخ وكان ذلك على الله يسيرا. ئەو بەلای خۆ زۆر ئاسانە ئێوە بخاتە ئاگری دۆزەخەوە. فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێ بەشی ئیماندارێ بپچڕێت هی موسڵمانێت بە حرام ئەوە ئاگری بۆ واجب بووە، بەهەشتی لەسەر حرامە بێ پەنا بخوا. زۆر قورسام هەڕەشانە. فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ هەر گۆشتێک بە حرام بیگریت ئاگری دۆزەخ ئەولاتر و لە پێشترە بۆ ئەو مرۆڤە لە نیعمەت و خۆشیەکان. هەر مەعیدەیە تێر ببێت بە حرام بە هەمان شێوە. ئەو مناڵی تۆ پارەی حرامی بۆ کۆکەیتەوە، ئەویش لە حرامە سەرفیەکات و بە خراپ مامەڵە لەگەڵ تۆیە ئەکات چکە تۆ بە حرام پێیاو کردووە. لە ئاگر زیاتریشی تایە. سێشت لە ڕۆژی قیامەتا ڕوودا بۆ حرام خۆران. ئەفەرمێ فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر کەسێک حەقی موسڵمانێک بخوا بەنا حەق، وەختی ئەگا بە خوای گەورە، خوای گەورە ڕووی تێ ناکات، ئەو کەسە فەرامۆشەکرێت. خوای گەورە سەیری ناکە، لا ينظر إليه، سەیری ناکە لە ڕۆژی قیامەتە. دەیخۆ ئەو پەڕی غایە و مەبەستی ئیماندار و موسڵمانەوەی بگا بە خوای گەورە. من أحب لقاء الله أحب الله لقاءه. هەر کەسێ حەز بە لیقا و گەیشتن بە خزمەتی پەروەردگار بکات، خۆی گەورەش پێی خۆشە بگا بۆ عەبدەی، پێی خۆشەوە عەبدەی بگەڕێتەوە بەلای. فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ خۆی گەورە 1000 ساڵ ئاگری جەهەنەمی سوور کردەوە تا سوور بوویەوە. دوای ئەوە 1000 ساڵ جارێکتر گەرمی کرد تا سپی بوویەوە ئاگری دۆزەخ. یعنی لە تاوە لە سووریەوە بوو بە سپی. دوایەوە 1000 ساڵی تر هەتا ئاگری دۆزەخ ڕەش بوو. ئێستا ڕەشە. و ڕۆژی قیامەتیش کە خەڵکی تێچێ پەنا بە خۆی گەورە، خۆی پەنامان بەی ڕەشە. دەئینسان کە پارەی حرامە خوا خۆی ڕاپێکی ئەو ڕەشاییی ناو دۆزەخەکات پەنا بەخوا. سێهەم خاڵ لە ڕۆژی قیامەتا فەسحە بێت، چکە هەرچی ماڵە حرامەکەی هەیە ئەگیرێتە گردنی و ئەبەسرێ پێیەوە و
ئەبێ بە دوای خۆیان ڕای کێشی پنا بخۆ بە ئاگامان لە حرام بێت خۆی گەورە بمان پارێزین. خۆشەویستان مەچینە یەکێک لە بەسەرهاتەکان بەسەرهاتی چاکانی کورد ئەچینە خزمەتی جناوی بەڕێز مامۆستا مەلا عومەر نظامی فەرموو. ئینسان ئەگەر سیقەی بەخوا هەبێ پشت بەخوا بەسێ ومن یتەوەکل علی الله فهو حسبه بەڵام بەڕاستی لەگەڵ خوا بێ وەڵایی خوا دەرووەکاتە لە ناڕەحەترین کاتا خوا دەرووەکاتە. ئەگونجێ ئێمە ئەهلی ئەوە نەبین ئەو مۆزوعانە بگێرن و قسەی خۆمان بەڵام وەکتر قسەی خەڵکی تری بگێرن. ئەو شیعر عەرەبیە فەرمێ وإذ العناية لاحظتك عيونها فنم فالمخاوف كلهن أمان. واتە هەر کاتێک عنایەتی خوا و چاودێری خوا چاودێری کردی بخەوە ئیتر ئەوانەی کە تۆ لێترسی بۆتە بێ بە ئەمان و خۆشگوزەرانی. مامۆستا عەلی خاڵەبازیانی هەیە ئەمە چیرۆکێکی واقعیە ئەمەیشیان ئیسەج لە چەمچەماڵە خەڵکی خاڵەبازیان فەرمووی لە گرانی گەورە فەقێ محەممەدی باپیرمان ئەچێ بۆ مەقان بۆ ڕاوشکار لە گرانی گەورە دیارە لە گرانی گەورە ڕاو زۆر مهم بۆ چونکی هیچ نەبۆ بخورێ ئەگەر شتێکیان دەستکەوتوێ ئیترەوە جێ خواردنی بۆ گرتوون. وتی لای مەقانە لەو دەشتا ئافرەتێکی بینیوە لە برسا مردووە هەر قەم و قاژی ماوە سوبحان الله مەمکەکانی بەتەنیا پڕ لە شیر ماوە بە سینگەکانیوە مناڵێکی مژێ و چەلەو لاوە وازیەکە هەر لە بە زمانەکەی خۆی گەرمە وازیەکە یاریەکە سەرسامە بێ لەم دیمەنە خەڵک ئاگادارەکە مناڵەکە ئەگەرێ بە باوشی و ئیباتەوە ئیکا بە مناڵی خۆی. ئەم ناوی فەقێ محەممەد باپیرەی مامۆستا عەلی خاڵەبازیانیە ئەویش هەر پێ محەممەد بە مناڵەکان ناوتە محەممەد چەخۆ نانزانە ناوی چی ناوتە محەممەد حەمە بچکۆل پەروەردەی کردووە پێی گەیانوە ژنی بۆ هێناوە. مامۆستا عەلی فەرمووی وەچەی ئەو ئافرەتە تا ئیسەج لە خاڵەبازیانە ماون حتا ئەو ڕۆژەی بۆ منی گێڕایەوە فەرمووی یەکێکیان ئافرەتێکیان ناوی مەنیجە حەمە ڕەزایە لەم ڕۆژانە نەوەی حەمە بچکۆلە لەم ڕۆژانە تووشی هاتم لە خاڵەبازیانی زۆر چاک و چۆنیمان کردووتی کاکە عەلی خۆ من و تۆ ئامۆزاین باپیری منیش باوکی تۆ بە خێوی کردو. ئەم بەسەرهاتەی دیسانەوە بەگێڕامەوە. ئەمە بەڕاستی معنای وایە ئەگەر خوا بێوێ پارێزگاری لە کەسێ بکە لە وەچەیەکیش ئەپارێزە لە ڕێی مناڵێکەوە. بەشێک لەو چیرۆک و باسانەی کە ئێمە بۆ ئێوەی ئازوو خۆشەویستی گەڕینەوە تا بەتایبەتی لەم ئێوارانە لە بەرپانگە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە هیممەتمان گەورە بێت ئومێدمان گەورە بێت کە ئومێد ڕۆحێکە لەسەر ڕۆحێکی تر یعنی تۆ دوو ڕۆحت بۆ دروستە بێت هێز و قووەتێکی گەورەیە. مامۆستایەکی پسپۆر لە زانستی گیاندارانە شتێک باسەکات ئەڵێ ئەزمونێکی کرد لە ساڵی 1950 لە سەر مشکێک حوزێکی ماسی بچووکێنە تا ئاستێکی بەرز ئاوی تێکردم حوزە پڕی کرد لە ئاو یان تۆزێکی مایەوە اینجا لەسەر مشک کردی دە مشکی هێنا ئەم مشکانەی هێنا یەکەم جار کە هێنای خستێنا و حوزە ئاوەکە تەمەن مشکەکان هەوڵێن بێنە دەرەوە لە حوزەکە قەراغەکەش بەرزە بەڵام هەر مەلاکن تا هەوڵێن لەم حوزە بێنە دەرەوە تەمەن ناشتوان بێنە دەرەوە ئەمیش سەعاتیان بۆ گرێت. ئەم زانایە زانایەکی پسپۆر بۆ لە زانستی گیاندارانە دوایی کامەیان مقاومەی زیاتر بوو زۆرتر مایەوە وردە وردەیەکەیەکە خنکێن لە ئاوەکە مشکێک دوای نیو دقا تەسلیم بوو گیانی دەرچوومە
یەکێکی تریان 3 دقه مقاومەی کرد و گیانی دەرچوو. ئاخرینیان 15 دقه بوو. یعنی لە چارەکێ تێنەپەڕی. هەمان ئەزمموی کرد لە سەر دەمشکی تر. سەیری کرد و دەمشکە هەرەوەندە مقاومەیان کرد و خنکان. دەمشکی تری هێنا بە هەمان مواسەفات و هەمان شوێنیش. یەکیان تا 3 دقه خەریک بوو کە خەریک بوو بخنکێت تەسلیم بێت دەریهێنا پێشەوەی بخنکێت دەریهێنا لە ئاوەکە. وشکی کردەوە و دای ناو خسیە ناو هەمتر جارێتە خسیەوە ناو ئاوەکە. مفاجعەکە لێرایە ئازانم. ئەم مشکە جاری پێشوو تەنها تۆزێکی پێچوو خەریک و خنکێ دەریهێنا. جاری دوو هەمەی خاتەوە ناوی مفاجعەیەکی سەیر 2 سەعات مەلە ئەکات تەسلیم نابێ بە مردن. قوتێکی زۆر زۆری بۆ دروستە بێت. هەموو مشکەکانی بەم جۆرە تاقی کردەوە ددانەکەی ترکە هێنابووی. هەمویان دوای 2-3 دقه خەری بۆ خنکان ئەهێنانە دەرەوە وشکێکردنەوە هەمویان 2 سەعات 3 سەعات مقاومەیانە کرد. بۆ جاری سێهەم مقاومەکە زۆر زیاتر بوو چەند سەعات بەردەوام بوو. ئەم تاقیکردنەوەی زۆر ئەنجامدا. نامەی دکتۆراکەی لەسەر ئەمە بوو. لە دواییە ئەمەی تەحویل کرد بۆ زانستی کائینات بۆ زانستی دەرونی. بۆ پزیشکە دەرونیەکان کە پشتی پێ بەس لە لێکۆڵینەوە زانستیەکانانە کە ئاڵێن لەسەر ئەم تاقیکردنەوە لەسەر ئەم بەحسە عیلمیەکە شاری دکتۆرای لەسەر هاتووە ئاڵێن ئەگەر ئومێد بەخشی بە یەکێک لە کائینات لە دروستکراوەکان لە گیانلەبەران لە دوای ئەوەی کە ئومێدی لە دەست داوە ئومێدی پێ ببەخشی جورعەیەک ڕێژەیەک زیادەیەک لە ئومێدی بەیتێ مقاومەیەک دروستە بێ لەو کەسەیە لەو گیانلەبەرەیە لەو ئینسانەیە لەو مەخلوقاتەیە هێزێک دروستە بێت دەقاتی و هێزی کە خۆی هێتی. ئەی مرۆڤ چی؟ مرۆڤ خوای هەیە ئیمانی هەیە. وەختی خوا عەقڵی بە ئینسان ناوە تا بە جوانی ئیمان بەخوا بێنێت. هەموو شتێکی خوای گەورە بۆ ئاسانەکات. یا مسهل الأمور. الله چەند جوانە ئەم دوعایە ئەم نیدا و بانگەوازە. ئەی ئەو زاتەی ئیش و کارەکانم بۆ ئاسانەکەیت. یا مسهل الأمور. يا حي يا قيوم برحمتك نستغيث. پەنا هەر بۆ تۆ هێنین یا ڕەب. شەو ڕۆژە بۆ ئەگۆڕێ. ئومێدی بۆ زیاکات. چیرۆکەکان لە ناو مرۆڤەکانە لە ناو مرۆڤایەتیە زۆرە لەسەرەوەی کە ئینسان پشت بەخوا ببەسێت. شتانێک ڕۆدا لە موعجیزە نزیکە بێتەوە. نابێ بە موعجیزە بەس لە موعجیزە نزیکە بێتەوە. ئەمە ئەم ئینسانە قووەت و تواناکانی زیاد دەکات. لەبەرەوە چەند پێویستە ئێمە وەکو موسڵمان خاوەنی ئەم وەرە و هێزە بین. خاوەنی ئیرادەیەکی پۆڵاین بین. بە نەخۆشی بە خەفات بە کێشەی خێزانی بە ئازارێک بە مردنێک بە شتێک لەم شتانە وەرە بەرنەین. چکە تواناکان زۆرە خوای گەورە لە ئێمە دەیناوە. مادەم ئیمانمان بەخوا هەیە مادەم ئیمانمان بە قیامەت هەیە مادەمە زانین ئەم دنیاە دارە ئیمتیحانە و شوێنی تاقیکردنەوەیە لەبەرەوە ناکرێت دەستە ئەژنۆ دانیشین ناکرێت بێ ئومێد بین. تەواوی ئەو چیرۆکانی کە ئێمە لە بەربانگا باسییانەکەین بۆ دروستکردنی ئومێدە لە ناو ئێمەیە بۆ هەستانەوەیەکی نەوعیە بۆ گڕوتیندانە خۆمانەکە لەسەر پێی خۆمان ڕاوەستین بێ ئومێد نەبین. شەوقمان زیاد بێ بۆ کارکردن بۆ عیبادەتکردن بۆ ڕەنجی شانی خۆمان بۆ خزمەتکردن بۆ ئەوەی کە گەنجەکان نەترسن ژن بێنن شوو بکەن کچەکان شوو بکەن ئەتوانن ئیداری ماڵ بکەن. بۆچی ئاوا ئەوەنە ئەترسن لە ژیان. ئینسان ئیقتیحامی بچێتە ناو ژیان بەڵام پلانی هەبێت بەڕاستی سەرکەوتووە بێت. لەبەرەوە پشت بەخوا بەستن لە هیچ شتێک مەترسن بچن بەرەو ئامانجەکانی ژیانتان و پشت بەخوای گەورە بەستن ئینشاءالله سەرکەوتووە بن. خۆشەویستانم ئەچینە خزمەتێکێک لە سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. فەرموو.
پیاغمبەر صلی الله علیه و سلم فەرمێت هەر کاتێک بێتاقەتی و خەم و خەفەتێکتان هەبوو کە ئینسان ژیانی ڕۆژانە تووشی خەم ببێت تووشی بێتاقەتێ بێ بڵێن یا حەی یا قەیوم بڕەحمەتیکە ئەستەغیث جا بە ناوەکانی خۆ ئینسان داوا بکات لە خوا کە خوای ئەم مشکلی ئەم لەسەر لابەرە ئینشاڵڵا خوا دەرگای خێری لێ کاتەوە تر زوو بێ یان درەنگ یا حەی یا قەیوم بڕەحمەتیکە ئەستەغیث جەنابەت لەشە ساغ بێ لەم دوکانەیە ئیش و کارەکەیت چەندێک ڕزقی حەڵاڵ ڕاستگۆیی لە ئیش و کارە ڕاستگۆیی لەگەڵ ژیانە چەندێک ضرورە چەندێک پێویستە ئێمە ڕاستگۆ بین پێشکی بەخێر بێن سەرچاواتن دەستان خۆش بێت بۆکو دیارە مرۆڤ پێویستە هەر کەسابەتێک بکات هاتوۆتە دنیاوە نابێت دەست بەتاڵ بێت ئەبێ بە دوای سەرچاوێکی بژێوی ژیانی خۆیان بگەڕێ ئێمە شوکو هەر کەسێکی تر دەستمان کردو بە کەسابەتێک ئیشاڵڵا حەڵاڵە بێت و ئیشاڵڵا ینی بە گوێری توانای خۆمان هەوڵماندا و ڕزقێکی حەڵاڵ بەرینەوە بۆ ماڵ و مناڵمان و خەڵکیش لە دەست و دامێنمان پارێزراو بێت و هەمیشە لە ڕستقە ڕاستگۆی سنگی محەکە ئینسان ئەگەر بێوێ سەرکەوتوو بێ لە ئیشەکەی خۆیان ئەگەر بێوێ پارویەکی باش و تەندروست بباتەوە بە ماڵەوەی پێویستە ڕاستگۆ بێت و ئەوی بۆ خۆی پێی خۆشە بۆ برا موسڵمانەکەی پێی خۆش بێت وەکو چۆن ئێمە هەمومان پێمان خۆشە کەس غەدرمان لێ نەکا کەس بۆ مەفهومە ئیناڵێ قۆڵمان ببڕێ ئێمەش ئینشاڵڵا ئەومان نەکردووە نەغەدر لە کەسەکەین نە ئەستەغلالی بازاڕەکەین و هەوڵە دەین بەرهەمێکی باش بخەینە بازاڕەوە لایەنی کەم بە گوێرەی توانای خۆمان خزمەتێک بکەین. جنابتان ئەگەر بەسەرهاتێک شتێکتان لابێت حەز بکەن بۆمانی باسکەن بۆ ئەم ئێوارانەی ڕەمەزان کە پێشکەشیەکەین. وەڵای ڕاستی بە شتێکی وام لە خەیاڵ نیە ئێستا بڵێم بەسەرهاتێکی ئاوە بەڵام پێم خۆشە هەموو کەسێک لە لای خۆیەوە لە ئیشەکەی ڕاستگۆ بێت دەستپاک بێت بتوانێت بە گوێرەی توانای خۆی خزمەتی دەوروبەرەکەی بکەن. نەخۆشخانەیەکی خەیری هەیە لە وڵاتی میسرە بە ناوی نەخۆشخانەی بەهیە وەکلای خۆمان ئەڵێن بەهێخان بەهێ ناوی بەهەیە نەخۆشخانەکە باشە بۆچی ناوی ئەو خەسخانەیان ناوناوە بەهەیە چیرۆکێکی جوانی هەیە ئەم چیرۆکە بۆ ئێمە بۆ خێرۆمەندان بۆ خێرخوازان بۆ ئانی کە یانەوێ ببەخشن نمونەیەکی زۆر جوان ئازانم مانگی بەخشین و خزمەتکردنی هەژارانە ئازانم مانگی دەستگیرۆیی خەڵکە مانگی بەدەمەوەبوونی خەڵکیە مانگی بەخشینی زەکاتەکانتانە بە شوێنی شیاو بە کەسی شیاو بە کەسێک کە هەژارە نیەتی مستحقی ئەو زەکاتەیە سەرفیترەکانتان بە هەمان شێوە لەبەرەوە بگەڕێن یعنی لە خۆتانەوە پارە مەبەخشنەوە لە خۆتانەوە مەیەن بە کەسێک کە نەزان چی لێکات بیخەنە ئەو شوێنانە ماڵەکان بدۆزنەوە خەڵکی هەژار زۆر زۆرە لە گەڕەکەکانە لە هەموو شوێنەکە هەژار زۆرە چیرۆکی نەخۆشخانەی بەهەیە بەم جۆرەیە ئازانم تەمەن لەسەر ناوی ژنێک کە خۆی ناوی بەهەیە بەهیە وەهبی خوشکی هونەرمەند یوسف وەهبی میسریە کە هونەرمەندێکی مەشهورە وە ژنی حوسێن عوسمان بوو تووشی نەخۆشیەک بۆ ئەم ژنە دەوڵەمەند بوو ئاواتەخواز بوو بەهێخان کە ڕۆژێ لە ڕۆژان خەستەخانەیە دروست بکە هەتا چارەسەری ئەو نەخۆشانە بکات کە وەکو خۆی نەخۆشن حەزیە کرد هەرچی هەیە سرفی کات لە دروستکردنی نەخۆشخانەیەکی ئاوایە دائیمەن نەخۆش بوو بە چواردەورەکەی خۆیەوەتە یوت خۆزگە ئەو پارەی من بەشیە کرد من کردای بە خەستەخانەیە خۆزگە مناڵەکان شتێکتان بۆ کردم خۆزگە عیلاجی نەخۆش بکرایە لە نەخۆشخانەیە خۆم تا زینوم چاوم لە شتێکی ئاوا بواە و خزمەتێکتان کردای تا من خێرێکم دەستکەوە بۆ قیامەتم ڕۆژان هاتن و ڕۆشتن بەهیەخان نەگەیشت بە ئاواتەکەی خۆی نەگەیشت یعنی خۆی بەدی بێنێ بە دەستی خۆی کە نەخۆش بوو وەفاتی کرد ڕەحمەتی خوای لێبێ و خوالی خۆش بێ مێردەکەی ویستی وەفادار بێ بۆ ژنەکەی ویستی ئاواتەکەی بۆ بێنێتە دی مێردەکەی کۆمەڵێ زەوی هەبوو لە دەرەوەی شار بوو لە دیانە پێڵن دیانە ئەو شوێنە یا دینا منطقەیەکە دوور بوو لە شارەوە دوور بوو لە قاهیرەوە بڕیار یاوتی ئەو زەویانەمان هەیە زۆریشە زەویەکی زۆرە دەرخان یەکەی نکەین بە نەخۆشخانەیەکی گەورەی خێرخوازی
دەستی پێ کرد حتا ڕێ و ڕسمە یاساییەکانی هەموو تەواو کرد لە ڕووی قانونیەوە کە ئیشەکە دەست پێ بکات. دوای مناڵەکانی پەشیمانیان کردەوە، مناڵەکانی وتیان باوکە بابە دکتۆر و کارمەند و نەخۆشیش نایەن بۆ ئەم دەشتە بۆ ئەم شوێنە دوورە بۆ نەخۆشی، چونکە مەسرەفی زۆرە هاتچۆکەی یەخۆ تۆ لە ناو شاران نیە، دوورە لە ناو شارەوە، لەبەرەوە نە دکتۆریەت بۆ ئێرە عیلاج بکە، نە نەخۆشیە سەردان بکە، نە خەڵکیە، لەبەرەوە مەسرفێکی زۆری شەکەین و نەتیجەیشی نابێت و ئیشەکەمان سەر ناگرێت. لەبەرەوە بە واز لەم مەشروعە بێنین لێرە، دەستمان پێ نەکردو هەر ڕۆ قانونەکەیمان کردو وازی لێ بێنم. لەبەرەوە پرۆژەکەیان ڕاگرت. باوکیشی ئیشەکەی بۆ نەکرا، باوکیشی وەفاتی کرد. بەڵام نیەتی گەورە قەت نامرێت. نیەتی جوان لە ژن و پیاوێکە کە ژن و مێردی یەک بوون، ویستیان خەسخانەیەکی ئەهلی خێری، ینی بۆ خێر بێت، بۆ قازانج نەبێ، بیکەنەوە ئومێدەکان بۆ نەهاتە دی. ساڵان هاتن و ڕۆشتن، خۆی گەورە دڵی مناڵەکانی نەرم کرد. تۆ کە نیەتێکی خێری هێنا، خۆیەکێکە بۆ نێرێ ئەو نیەتت بۆ بێنێتە دی. نیەت بێنن ئازانم، زەرر ناکەین لە نیەتێنان. بڵێ خۆزگە منم بوو مزگەوتێکم دروستە کرد، پردێکم دروستە کرد، خۆزگە ئەم بوو پردێکم دروستە کرد لەو شوێنەی نزیکی لە ماوات کەسێک گەنجەکە تایە خنکان. بۆچی پردێکی ئاوا کە خەڵکی لێ کوێتە خوارەوە بخنکێ؟ ئەی بۆ من نەممە خاوەنی ئەوەی پردێک ئالیا دروستکەم، نەوە جارێکتر کەسێ بخنکێت. ئێستا ئەو دەوڵەمەند و خۆشەویستانی کە گوێن لەمنا، وەڵاهی ئەو شتانە زۆر زۆر جوانە. خۆ پردە ڕەنگە لەوێ شتێکی وای تێ نەچێت، بەڵام شوێنەکە ئەگەر لە ساڵێکە 50 کەسیش پێ پڕێتەوە، خێرێکی گەورە دەسی تۆکەوێ، گیانداری کێوی پێ پڕێتەوە. ئاسانکاریە بۆ ئەو ناوچەیە، شوێنێکە تۆ مەترسی لە خەڵک دوورە خیتەوە کەوا نەخنکێ، نەکەوێتە خوارەوە. ئەگەر کەسێک بۆ سیاحەت، بۆ ئیشێک، بۆ ڕۆشتنی ڕێواز، بۆ خوێندنێک، بۆ شتێکە لەو بابەتانە ڕۆشت زەرری پێنەگایە بتوانێت ڕێگەکە ببڕێت و بچێت ئەو شوێنە. لەبەرەوە با نیەت بێنین. ئەگەر ئێستش پارەت نییە، پارەمان نییە، نیەت بێنین بڵێ خوایە ئەگەرم بوو فڵان پرۆژەم جێبەجێ کرد، فڵان ئیشی خەیری مەکرد، مەطعەمێکی خێری مەکردەوە لە سلێمانیە، لە هەولێرە، لە کەرکووکە، ئەم مەطعەمە خواردنم باە بە خەڵکی فەقیر، وەک ئەو مەطعەمە خۆڕاییە خێریەی کە ئێستا لە شاری سلێمانی لە مزگەوتەکەی کاکە ئەحمەدی شێخ بە ڕەحمەت بێ هەیە و سپاس بۆ خۆی گەورە ژمارەیەکی زۆر ڕۆژانە خەڵکی فەقیر و هەژارنانی لێخوا. من جارێکیان بۆ بەرنامەی شیرینچا چوومە ئەو شوێنە مبارەکە کە ئەو هەموو خەڵکە فەقیری لێ، باوەڕتان هەبێ ئازانم بەبێ کامێرە کە پرسیارم لە هەندێک خەڵک کرد لەویا کە هاتبوون بۆ خواردن، ئەیان و ئێمە تەنها ئەم ژەمە خواردنە ئەخۆین کە ڕۆژانە لێرەی خوین لە خزمەت کاکە ئەحمەدی شێخ و مەرقەی کاکە ئەحمەدی شێخ و مزگەوتی کاکە ئەحمەدی شێخە. ئاخر کاکە ئەحمەدی شێخ پیاوێکی زۆر گەورە بووە، وەلیەکی زۆر گەورە بووە، خێرۆمەنێکی زۆر گەورە بووە ئازانم. ئەو پیاوەی کە مەدرسەی دانا بۆ حافزەکان کە قورئان لەبەر بکەن و پارە و موچەی بۆ بڕینەوە تاوەکو بە نابینایی نەمێننەوە، بەڵکو ڕۆشنی دڵیان دەستکەوێت بە نووری قورئان کە قورئان لەبەر بکەن. لە لادێ دوورەکانی کوردستانەوە خەڵکی کۆ کردەوە کە نابینا بۆ هاتن لە سلێمانی تاوەکو بخوێن و قورئان بخوێنن. خواردنیە بە هەژاران. ئێستش ئەو مزگەوتە ئەو بەرەکەتە گەوری تیا کە خەڵکی ئەم شارە، خەڵکی ئەم وڵاتی خۆمان، خێرۆمەنی ئەم وڵاتە دەستگیرۆیی مزگەوتی گەورەکە، ئەو شوێنە ئەکاتە خواردنی بەردەوام بۆ فەقیر و هەژاران هەبێت. تەنەکەی ڕۆن بەرە خێرێکی گەورەکەی، تۆ هەرەونە لە دەسایە. فەردێکی 5 کیلۆیی برنج لە دەسایبی بە. نەکەرە و شوێنە خێریەکانی تر پرۆژە خێریەکان کە هەمانە. ئەو پرۆژە خێرانی کە لە کوردستانە هەیە، لەم کەناڵانەیە هەیە، بەخشین یەکێک لەو پرۆژە گەورە خێریانە ئازارم. لەبەرەوە ئەم پرۆژانە پرۆژەی خێریە، پرۆژەی گەورەیە. یا خۆت بۆ خۆت ئەگەڕی خۆت پرۆژەیەکت هەیە. بۆ نمونە من 10 ماڵی فەقیرە ناسم، 20 ماڵی فەقیرە ناسم، بە بەردەوامی پێویستیان بە خێرە. دەی بچۆ زەکاتەکەیان بەرە، خواردنیان بۆ بەرە، سەبەتەی خۆراکیان بۆ بەرە. ئەگەر هەر ناشتوانی تۆ خۆت پارەت نییە، ئیمکانەتت نییە، بە سیارەکەت هەیە، قەی چێکا با من لەم خێرەیە بەشدار بم، بە سیارەکەی خۆم ئەم خواردنابم بۆ ماڵانە. لەبەرەوە ئەم مناڵانەشی وەفاداربوون بۆ باوکیان، بۆ بەهێخانی دایکیشیان،
سانیان قەرزێکیان لەسەر ئەبێ جێبەجێکەن بەرامبەر دایک و باوکیان خستەخانەیەکی گەورەیان دروست کرد بە ناوی دایکیانەوە هەمان پسپۆڕی و هەمان ئەو نەخۆشی کە دایکی تووشی سەرەتان بوو کردیان بە نەخۆشخانەی ئەوە و کۆمەڵێ نەخۆشی تریشی تیابینرا لە ناوچەی هەرم لە لای قاهیرە پارێکی زۆر زۆریان خەرج کرد لەو پرۆژە خێریا بنیاتیان نا هەزاران ئافرەت ئێستا عیلاجەکرێ و چارەسەرەکرێت لەو خەسەخانەیە ئەجرەکەی بۆ دایک و باوکیانە بە تایبەتی بۆ دایکیان کە ئاواتی گەورەی خواست بووەوە دایکان باوکانی بەڕێز ئومێدی گەورە بنیاد بنێن لای مناڵەکانتان باسی کەن کێڵ ئێستا تۆ ئیمکانێتی نییە بەس کێڵی مناڵەکەت نابێت بە دەوڵەمەندێکی گەورە باسی بکە لای مناڵەکە لای کوڕەکەت لای کچەکەت بڵێ خۆزگە منم بوو فلان پرۆژەی خێری مەکرد خۆزگە ئەم بوو مەکتەبێکم لە فلان لادیا دروستە کرد معمەلێکم دروستە کرد کۆمەڵێک گەنج تیا ئیشیان کردایە خۆزگە ئەم بوو پرۆژەیەکم بنیاتەنا ئەم کرد بە 3 کەرتەوە 2 کەرتی قازانجی بۆ خۆم کەرتێکی بە بەردەوامی ئەم کرد بە خێرەوە چاکەم چ دەوڵەمەنی ئەو خێراکات ئەم پرۆژانە زۆر گەورەیە چ نیەتی چ کەسی ئەو نیەتە ئاهێنێ بۆ دەوڵەمەند بوون خوا دەوڵەمەندەکە ئینشاءالله خۆشەویستانم مەچینە خزمەت سونەتێکی تری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی دادا سۆرینێمە فەرمودێکی پێ سەلامەکەینە خەڵات بۆ جەنابتان و ڕەنگە لەبەری شەبێت یا بیست بێتێ ئەمە قەدەرە یاوێتی بە تۆ ئینشاءالله و فەرمودەی پێ کە فەرمێت ئەعوذ بکەلیمات الله التامات من شر ما خلق ئەگەر ئینسان ڕۆژانە بیڵێت یان لە شەوێک هاتووە ترسی لە شتێک لە دەشتێکای لە شاخێکای ئەترسی مارێک شتێک پێتەوە پێ فەرمێت پارێزراوە بێ ئەو شەوە یاخود ئەو ڕۆژە أعوذ بكلمات الله التامات من شر ما خلق أعوذ بكلمات الله التامات من شر ما خلق أتوانم بڵێم ئەمە کلیلێک بۆ بۆکردنەوەی زۆرینەی دەرگاکانی من زۆر کات هەبووە ترسم هەبووە لە کارێک زۆر زەحمەت بۆم سترێسم زیاد بووە و تومە ناتوانم بیکەم سبحان الله لەگەڵ خوێندنی ئەم دێڕە پڕ ئومێدە و پڕ ئارامیە ئەو کلیلە دراوە بە من و ئەو دەرگیان بۆ کراوەتەوە توانم بڵێم بەڵێ بە عملی لە ژیانی خۆمە بەرجەستە بۆ بینیومە خۆشەویستانم ئەچینە خزمەت جەنابی بەڕێز مامۆستا شێخ موحسینی موفتی لە شاری هەولێر کە جەنابیان دانیشن و بۆ بەسەرهاتی چاکانی کورد گوێبیست و بینەری یەکێک لە بەسەرهاتەکانە بین فەرمووی بەحەقیقەت باسکردنی ئەم زاتانە هەر بۆ خۆی ڕەحمەتێکی خوایی ئەبارێ وەکو عولەمای ئیسلام فەرمویانە عند ذکری الصالحین تەنزیل الرەحمە چونکە لە کاتی ناوبردنی پیاوچاکە گەورەترین پیاوچاکیش ئەوەیە عالم بێ و عامیلیش بێ بە عیلمەکەی ئەگەر ئەو پیاوچاکانە ئینسان ناویان ببا چونکە ئەوان بەرەکەت لەگەڵ ژیان و نەفەسی پیرۆزیانە بووە لەبەرەوە بە تەکید ئەو مەجلیسانە پڕیە بێ لە ڕەحمەت و بەرەکەتی خوایی خوا جەل جەلالهو کە ئەفەرمێ ئێمە ڕێزمان لە ئادەمی زاد گرتووە ڕێزی لەو ئادەمی زادە نەگرتووە کە ئەو هەموو ئەسرار و نهێنیانەی کە لە ناو سینەیەتی هیچی بەکار نهێناوە ڕێزی لەو ئادەمی زادانە گرتووە کە ئەو نهێنیانەی خوا لە ناو سینەی توا دروستی کردووە ئەوانیش عەقلیان پێشکاوە بە دانایی و بە عیلم و بە بیرکردنەوەیە کە خوا پێیداون ئەو زانستی و ئەسرارانەیان بەکارهێناوە بۆ گەیشتن بە حەقیقەت بۆ گەیشتن بە خواپەرستی ڕاستەقینە لەبەرەوە مەدارسی عیلمی مەدارسی تەسەوفی ئەو مەدارسانی کە لە بنەماکەی لەسەر زوهد و تەقواکاری واتقوا الله ويعلمكم الله لەسەر ئەو تەقوا و خواپەرستی و خواناسیە پەروەردە بوون و خەڵکیان پەروەردە کردووە هەدەفی ئەساسیان ئەوەیە چۆن بگەن بە حەزرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم چونکە خوا جەل جەلالهو حەزرەتی پێغەمبەری داناوە بە وەسیلەی عوزما بۆ گەیشتنی ئینسان بە حزوری خۆی ئینسان ئەتوانێ بڵێ من لە خواوە نزیکم و خوا خالقم و من مەخلوقی ئەوم و کەواتە ئیتر پێویستم بەم لاولای تر نابێ
بەڵام خوا جەل جەلالوه وا نافەرمێ ئەفەرمێ ئەو کەسانی کە زوڵمیان لە خۆیان کردووە جاءوکە فاستغفروا الله واستغفر لهم الرسول شەرتی یەکەم ئەوەیە بێن بۆ لای تۆ شەرتی دووهەم ئەوەیە لە پاڵ تۆ داوای لێ خۆشبوون لە خوا بکەن خۆ ئەتوانن لە ماڵی خۆیانە داوای لێ خۆشبوون لە خوا بکەن بەڵام چونکە تۆیان نەکردووە بۆ وەسیلە یا نەهاتوونەتە خزمەتی تۆ یا لە دوورەوە پەنایان نەهێناوە بۆ ئەو وسيلة عظيمة كخوات دايناوة يا أيها الذين آمنوا اتقوا الله وابتغوا إليه الوسيلة كواتا أما اشتيكنية كتو بدعية بيت توداو هنا بيه أما أمريكي خواية توجه بجي أكي بويا علماء إسلام بتايبتي زانا برزكاني إما لأزهري كردستانا ولا تواوي مدارسة علمي كان معنا كسرب مزقوت وخانقا بيروزكان بون لسلانسري كردستانا هەر هەمویان سەرمەشقی ژیانیان لە تەقوا و خواناسیەوە دەستی پێ کردووە چۆن بگەن بە حەقیقەتی نوری حەزرەتی محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم لە کۆنەوە وتراوە لەسەر چیاکانی کوردستانەوە گەورەترین زاناکانی وڵاتی عەرەبستان گەیەنرایەوە بە پێغەمبەری خوا ئێمە ئەم دینەمان لە عەرەبەکانەوە عەرەبە بەڕێزەکانەوە پێگەیشت کە جێگەی شانازیمانە و هەتا ماوین لەسەری ئەبین بەڵام سێرەکەی ئەم زەمینێ سازیەی کە لە وڵاتی ئێمە کرا بۆ هەڵگرتنی شەریعەت و ڕێبازی خواناسی و خواپەرستی ڕاستەقینە لە شوێنەکانی ترا بە دەگمەن نەبێت بەو شێوەیە نەماوەتەوە جارێکیان لە مەدینەی پیرۆز بووین کۆمەڵێک لە بڵین سەرسوورەکانی ئەوێ قسەیانە کرد و بابەت و ئەمانە ئەکرایەوە وتم بەداخەوە لە منتیقەی ئێوە خۆشەویستی تایە خۆشەویستانی تیانە یعنی خۆشەویست لە لای ئێوە هەیە بەڵام ئەوانەی کە حبی ئەم خۆشەویستیان هەیە ئەهلی محەبەت بن زۆر بەدەگمەن کەمن بە چاو ئەو خەڵکە زۆرەی کە لەوێ هەیە ئەوەی کە محەبەتی حەزرەتی پێغەمبەری هەیە صلی الله عليه وسلم کەمە لە وڵاتی ئێمە بەڵێ حەزرەتی خۆشەویستمان لاوە دوورە بەڵام خۆشەویستانی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم عاشق و شەیدایانی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم لاو ئێمە زۆر زۆرە الحەمدولله ئەمەش سەبەبەکەی ئەگەڕێتەوە بۆ وڵاتی ئێمە وڵاتێکی چەپەکە چەندێک دوژمن چواردەوری یاوین ئەوەنە ئیمان ئێمەی بەهێز کردووە لە چواردەوری ئێمە سەیرەکەی هەر شەڕێکیان بوو بێ هێناوێنە لە وڵاتی کوردستانی ئێمە کردویانە بۆچی بۆ ئەوەی ئێمە مەشغوڵ بکەین بە خۆمانەوە خۆیشان زەرەرمەند نەبن ئێستا ئەگەر شەڕێک لە بەسرا بوو بێ هەوڵیان ناوە بیهێنن لە سلێمانیا بیکەن شەڕێک لە ڕوبەڕووی یەخەی تارانی گرت بێتەوە یەخەی وڵاتەکانی ئەستەمبوڵ و شوێنەکانی تری گرت بێتەوە هەوڵیان داوە ئەم شەڕانە بگوێزنەوە بۆ وڵاتی ئێمە بەڵام چونکە وڵاتی ئێمە ئیسلامی تیا بووە بە معنای کەلیمە تعسوبی تیانە بووە تعسوبی مەذهبیمان نەبووە و خۆشەویستی خوا و پێغەمبەری خوای تیا بووە و ڕێز لە ئەهلی عیلم گیراوە بۆیە ئەبینین لە وڵاتی ئێمە بە معنای کەلیمە ئەم دینە خوا ئەوەنە بەهێزی کردووە هەرچی ئەو هێز و دەسەڵاتانە هەیە هەمووی پوکانوێتیوە نمونە لەسەرەوەی کە هەرچەند لە مەبەستەکەمان لاماندا نمونە لەسەرەوەی کە لە ئێمە تعسوب نییە سەیری کە بزانە ئێمە مەذهبمان شافعیە شانازیشی پێوەکەین هەرچی عولەمای عالەمی کوردستانی گەورە هەیە نەک هەر کوردستانی عێراق هەموو کوردستانی گەورە ئەو بەشەی کە لە ڕۆژهەڵاتە لە باشوورە لە باکوورە لە ڕۆژاوایە لە هەموویەوە سەیری بکە هەمووی لە 99 مەذهبی ئیمامی شافعیە ئەمە تەوحیدێکە لە مابەینی ئەو خەڵکە یعنی ئەم خەڵکە هەمووی لەژێر قیادەی ئیمام و پێشەوایەکە دانیشتووە لەگەڵەوە کە ئێمە ئیمامی شافعیە لەگەڵەوە کە باسی حەزرەتی ئیمامی عەزەمەکەی ناڵێن ئەبوو حەنیفە فەرمووی ڕەنگە ئەوان بڵێن شافعی فەرمووی بەڵام ئێمە ناڵێن ئەبوو حەنیفە فەرمووی ئەڵێن ئیمامی عەزەم فەرمووی ئێمە کە ئەهلی طریقەتی نەقشبەندین لەگەڵ ئەوە کە ڕێبازەکەمان ڕێبازێکی طریقەی پیرۆزی نەقشبەندیە و طریقەی نەقشبەندیش یعنی خزمەتکاری شوێن کەوتوانی شریعەتی ئیسلام نەک شتێک لێی زیاد بکە چەندێک تۆ زیاتر خزمەت بکەی ئەوەنە زیاتر لەسەر ئەم ڕێبازە هەی لەگەڵ ئەوە کاتێک باسی طریقەتەکانی تر ئەکرێت ئێمە باسی ئەڵێن شاهی نەقشبەند بەڵام کە باسی حەزرەتی عەبدولقادری گەیلانیەکەین قەت بە ناوی خۆی و ناوی نابێن ئەڵێن حەزرەتی غەوسی گەیلانی بۆچی سەریکە فێری ڕێز بووین لە ئوموراتی عیبادەت و خواناسی و تەقواکاری و هەموو علم و زانستیەکانی ترا هەر کەسێ سەرچاوە بوو بێ ڕێزی لێ گیراوە
خۆشەویستانم ئێمە بەرەو پایانی بەرنامەکەمان ڕۆین پێم خۆشە کۆتایی بەرنامەی ئەم ئێوارەی بەربانگ بکەین بە دوعا و پارانەوە إن شاء الله. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. يا ربي خواي جان يا أرحم الراحمين إيمان من دامزراوك ڕێگەکەمان ڕۆشن بکەرەوە یا ڕەب تەوفیقات و هیدایەتی خۆتمان بۆ بنێرە سەربەرزمان کە لە دنیا و لە قیامەتە یا ڕەبی دڵمان وابەستەی قورئان و سنەتی پێغەمبەر بکە صلی الله عليه وسلم دۆستایەتی دۆستانی تۆ بکەین یا ڕەب العالەمین خۆشەویستی دۆستان و ئەولیاکانی تۆ بین یا ئیلاهە العالەمین یا ڕەبی خوایە دینمان دامەزراو بکە عاقبەتمان بەخێر بگێڕە عاقبەتمان بەخێر بگێڕە عاقبەتمان بەخێر بگێڕە یا ڕەبی خوایە ئێمە نزیک بووینەتەوە لە شەوەکانی قەدر و ڕۆژەکانی قەدر یا ڕەب العالەمین بمان گەێنرە شەوە مبارەکەکانی قەدر و ڕۆژەکانی بیست بەرەو ژوور و وەرمان بگرە و قبوڵمان بکە و عەفومان کە و لێمان خۆش بە هیدایەتمان بە یا هادی یا هادی یا هادی هیدایەتمان بە یا ئەرحەم الراحمین هیدایەتمان بە دڵمان نورانی بکە یا ڕەب العالەمین سەربەرزی دنیا و قیامەتمان بکە بەر شەفاعەتی حەزرەتی ڕەسوڵ اللهمان بخە صلی الله عليه وسلم یا ڕەبی خوایە ئەو ڕۆژانەیە گەڕینەوە بۆ لای تۆ ڕۆژانێک بە یا ئەرحەم الراحمین کە تۆ لە ئێمە ڕازی بیت یا ڕەبی لێمان ڕازی بیت یا ڕەبی لێمان ڕازی بیت یا ڕەبی خوای گیان پێغەمبەری عەزیز و خۆشەوی صلی الله عليه وسلم لێمان تووڕە نەبێت بەر شەفاعەتی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم بەر شەفاعەتی قورئان بکەوین بەر شەفاعەتی پیاوچاکان و ئەولیا و دۆستەکانی تۆ بکەوین بەر شەفاعەتی یەک بە یەکی ئاەتەکانی قورئان بکەوین یا ڕەب العالەمین یا ڕەب العالەمین ئیخلاسمان پێ ببەخشە ئیخلاسمان پێ ببەخشە ئیخلاس و دامەزراییمان پێ ببەخشە ئەوانەی هەر موشکیلەیەکیان هەیە هەر کێشەیەکیان هەیە کێشەکانیان بۆ حەل بکە یا ڕەب یا ڕەب یا ڕەب یا ڕەب العالەمین هەرچی کەسێ داوای دوعای لە ئێمە کردووە کە بپاڕینەوە بۆیان خۆی خۆتیان ناسی یا ئەرحەم الراحمین ئەوانەی داوای ڕزقیان کردووە ڕزقیان واسع بکە یا ئیلاهە العالەمین ئەوانەی داوای هاوسەرگیریان کردووە بە کەسی باشیان بکەێنە ئەو کوڕکچانە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خۆیان ئەوانەی داوای ئەویان کردو کە قەرزارن یا ڕەب العالەمین قەرزەکانیان بنەوە یا ڕەبی خوایە ئەم وڵاتەمان ڕوو لە ئەمن و ئاسایش و خۆشی و هەرزانی و ڕوفاهیەت و مەحەبەت و خۆشەویستی و ئیمان و ئیسلامەتیکی ڕاستەقینە بکە یا ڕەب العالەمین دینمان دامەزراو کە عاقبەتمان بەخێر بگێڕە گەنجەکانمان بەخەبەر بێنە یا ڕەب العالەمین گەنجەکانمان بەخەبەر بێنە یا ڕەبی لە مؤامراتی دوژمنانی ئیسلام ئەم وڵاتە و هەموو وڵاتانی ئیسلام بپارێزە یا ئەکرەم الئەکرەمین هەموومان بپارێزە ئیمانمان بپارێزە عاقبەتمان بپارێزە یا ربي ورجاني كوين محشر يين برزخ يا رب العالمين بيكس بناز نبين يا رب العالمين يا أكرم الأكرمين رحم من بيبك لو كاتاني عفو من كول من خرجبا هدايت من يا رب العالمين هدايتك كهرجيز بشيماني بدوانيت يا ربي توفيقاتك كهرجيز شكستي بدوانيت يا ربي عاقبة خيريك كهرجيز شيطان زفرمان بينبات يا كريم يا حي يا قيوم برحمتك نستغيث برحمتك نستغيث برحمتك نستغيث يا ربي دعائي هم عزيز خوشويستان بينران من قبول بك لم برا عزيز خوشويستاني أمكن الله وهم لا يخوش بيا أرحم الراحمين اللهم آمين آمين يا مجيب السائلين يا أرحم الراحمين يا أكرم الأكرمين يا غياث المستغيثين خوشويستانم لێرەدا بەرەو پایانی بەرنامەی ئەمڕۆمانە ڕۆین تا بێگەشتنەوەی کتر بەخۆی گەورەتان ئەسپێرم سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته خوتان لقل السلام